چین و توێژەکانی هەڵەبجە لە گرتبوونەوەیەکدا ئیدانەی ئاڵۆزیەکانی نێوان هێزەکانی پێشمەرگەی سەر بە پارتی و پارتی کرێکارانی کوردستان پەکەکەیان کرد. داوایان کرد هەموو هێزەکانی چوار پارچەی کوردستان یەک دەنگ و یەگەڵوێز بن و دەستکەوت و پرسانەتەوەیەکان نەکەنە قوربانی ململانی حیزبی. داوا لە هێز و لایەنە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان دەکەین کە هەموو هەوڵەکانیان بخەنە گەڕ بۆ پوچەڵکردنەوەی ئەم پیلانە گڵاوەی داگیرکەران. لە هەمان کاتدا داوا لە هێزەکانی پێشمەرگە و گەریلا و شەڕوانان دەکەین کە لولەی ئاگرنی چەکەکانیان بە یەک ئاراستە و بەرەو ڕووی سنگ و سنگەری داگیرکەران بکەنەوە و لە ژێر هیچ گوشار و فەرمانێکدا شەڕی هاوزمان و هاوخێنەکانیان نەکەن. باچی تر بە ناکۆکی و ناتەباییەکانمان دڵی داگیرکەران خۆش نەکەین و ئازاری ڕۆحی دایکی نیشتمان نەدەین. هاوڵاتیان و چالاکانی مەدەنیە هەڵەبجە لە پایتەختی هاشتێرێمی کوردستانەوە داوای یەگەڵوێستی هەموو هێزە کوردیەکان دەکەن و دووبارە هەڵگیرسانەوەی شەڕی براکوژی ڕەت دەکەنەوە. ئەوان دەڵێن تەنیا خەڵک دەبنە قوربانی لەو ململانی حیزبیانەدا. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و پارتی کرێکارانەکەین کە هەر جۆرەك ناکۆکیێکیان هەیە لەسەر مێزی گفتوگۆ و بە شێوەی گفتوگۆ بگەنە ئامانج و دوور بن لە هەر جۆرە بشێوی و شەڕێک بۆ ئەوەی کە نارەکانمان زیاتر دەست نەخەنە ناو بابەتەکەەوە و پێمان وایە ئەو بەشەی کە هەمانە بەشی باشووری کوردستانە بەرهەمی خوێنی شەهیدەکانە و لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و داعش پەکەکە و یەکێتی و پارتی و هەموو هێزە کوردیەکان و میلەتی کورد پێکەوە دەستیان لە ناو دەست بوو بۆیە توانیمان ئەوە بەدەست بێنین کە هەمان بوو. هیوادارم ئەمە بەردەوام بێت. سەبارەت بەو پرسیارەی بەڕێز بۆ چوونمانە ئەوەیە ئەم شەڕی براکوژی نییە، شەڕی بەرژەوەندیەکانە لە پێنەوان وڵاتێکی دراوسیە و بنەماڵەیەەکە. ئەم شەڕێ ئەکەن لە پێناوی بەرژەوەندی و مانەوەی دەسەڵاتی خوارد ئەو بەرژەوەندی ئابوووریان هەیە لەسەر قوتی خەڵکی لەسەر قوتی خەڵکی بەژون بۆیە داواکەم لە خەڵک ئەبێ وەشیار بێت بەسە ئەمە شەڕی براکوژی نییە. دڵنیایەکەم ئەمە شەڕی براکوژی نییە، ئەمە شەڕی بەرژەوەندیەکانە، بەرژەوەندیەکانی خۆیانە لە بێنەوە بنەماڵەیەک و وڵاتێکە لە پێناوی مانەوەی دەسەڵاتی و بەرژەوەندی ئابوووریەکان. لە ماوەی ڕابردوو جوڵەی هێزەکانی پێشمەرگەی سەر بە پارتی بەرەوناوچەکانی نزیک لە پەکەکە مەترسی پێکدادانی نێوانە و دوو هێزەی هێناوەتە ئاراوە. چواری ئەم مانگەی شتەقینەوەی بۆمبێک لە نزیک بارەگایەکی پەکەکە گیان لە دەستدانی پێشمەرگەیەک و برینداربوونی دوانی دیکەی لێکەوتەوە. ئەوەش مەترسی هەڵگیرسانی شەڕی زیاتر کردووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.